بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو سەجیانی پاچی پێغەمبەر کەوێ بینەرانی ئازیز بە ڕۆژوبانی خۆشەویست لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی وانەکانی بە ڕۆژووبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە هیوادارین بەدڵی هەمولایەکتان بێ. بەرەزان هەروەکو لە ئەڵقەی پێشووە باسمان کرد ئێمە لەم ئەڵقەیەش بە بەردەوامی جەخت لە ساڵ بە ڕۆژووبوون و هەرس و کەوتکردن لەگەر خودی تاک بەردەوام دەبێت. دوا خاڵ لە ئەڵقەی پێشووە باسمان کرد کە بریتی بوو لە چوونە سەر هەمیشە هەوڵ بدە پێش کات بچیتە سەرکار. بەڕاستی ئێمە زۆر گرنگە نابێ ئێمە ڕاستە لە زۆربەی فەرمانگاکانی میری لە ماجی ڕەمەزانی پیرۆزە کاژمێرێک درەنگتر دەچن سەرکار، یعنی لە باتی 8 دەیکەنە 9 و کاژمێرێکی زووتر دێنەوە کەواتە دەبێت تۆ لە پێش کارە لەوێ بیت، یعنی وا پیشان نەدەی برێوەڵا بە ڕۆژوم ئیتر دەبێ من دوا بکەوم نەخێر، دەبێت لە کاتی خۆیە و ئەگەر پێت بکرێت زووتریش پێش ئەوەی کە بۆ نمونە کاژمێر 9 دەست بکات تۆ نۆچارێکی بێ لە شوێن لە فەرمانگەی خۆت لە شوێنی کارکردن لە نووسیگە بێ. خاڵێکی تر کە زۆر گرینگە پێویستە هەموو کات بدەم بە پێکەنین و زەدەخەنە بیت، یعنی بەڕاستی وانەکەی بڵێ وەڵا برسیمە تێنومە بێهێزم کە توانام نەماوە نەخێر، دەبێ هەمیشە کەسی مسلمانی بە ڕۆژووبوو ڕووخۆش بێ دەم بە پێکەنین بێ زەدەخەنە لەسەر لێوی بێ، چونکە بەڕاستی ئەمەیان زۆر گرینگە واد لێ دەکاتن کە خەڵکەکان تۆیان زیاتر خۆش بێ و تەنانەت خوش ئەو جۆرە کەسانەی خۆش دەوێ کە هەمیشە ڕووخۆش و دەم بە پێکەنین. هەمیشە ورەت بەرز بێ، هەمیشە ورەت بەرز بێ، متمانە و بڕوایت بەخۆ هەبێ لەو کارانی کە ئەنجامی دەدەیت، یعنی وا نەکەی بە ورە نزمی بە بڕوا بە خۆنەبوونەوە کارەکە ئەنجام دەی نەخێر لەبەرەوەی تۆ بە ڕۆژوویت بۆ خوا بە ڕۆژیت، چونکە تۆ بەڕاستی هەموو کردەوەیەک گوتمان کە تۆ ئەنجامی دەدەی بۆ خوداپەرستی بۆ خۆتە، تەنها بە ڕۆژووبوون بۆ خوددایە بۆیە خودای گەورە دەرێ من دەزانم پاداشتەکەی چیە. کەواتە هەر کردەوەیەک و هەر کار و پیشەیەکیش کە ئەنجامی دەدەیت پاداشی لەسەر وەرگری لای خودای گەورە. پارێزگاریکردن لە کەرەستە و کەلوپەری ئەو شوێنەی کە تۆ کاری لێ دەکەی زۆر گرینگە. برای مسلمان کەسی بە ڕۆژووبوو دەبێ ئەگەر مانگەکانی تر و ڕۆژەکانی تر چەند پابەندی لە بە ڕۆژووبوونە لە ڕۆژی ڕۆژ و مانجی ڕەمەزانی پیرۆزە دەبێت زیاتر بایەخ بە کەرەستە و کەلوپەرەکان بدەیت. پێویستی بە خاوێنکردنەوەیە بەڵێ دەبێت جوانتر خاوێنە بکەیتەوە. بە وریایی و ئەسپایی دەبێت بەکاریان بێنی، پێویستی بە سنجدان و بە گرنگی پێدان هەیە دەبێت لە مانجی ڕەمەزانە زیاتر بێت. خاڵێکی تر خودی بیرکردنەوەی بەردەوامیت لەسەر ئیش و کار و پیشەکەت بێ، یعنی وا نەکەی تۆ خۆت بە شتی لاوەکی خەریب بکەی، نە دەبێ هەمیشە بیرکردنەوەی قوڵ، هەمیشە بیرکردنەوە لە داهێنان لە هێنانەکانەوەی شتی نوێ. بەڕاستی دەبێت لە مانجی ڕەمەزانی پیرۆزە تۆ ئەو شتە ئەنجام دەی. خاڵێکی تر چۆنێتی وەڵامدانەوە لە کاتی گونجاو. بەڕاستی زۆر گرینگە نەک خۆت کەمتەر خەم بیت یان دوور لە ڕووی بینەران دوور لە ڕووی ئێوەی ئازیز و خۆشەویست لە بەین و کەوانە خۆجێر بکەی لە شت، نە یەشێک پرسیارێک لێ دەکا لە ئاستی پرسیارەکە بە جێ بگرە بزانە پرسیارەکەی مەبەستی چییە، ئینجا هەوڵدا بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک ڕێزی بگری و وەڵامی بدەیتەوە. خاڵێکی تر حەزکردن بە بەرپرسیارەتی، تەنها بۆ خودی خۆت نا کە بەرپرسیار بی، بەڵکو هەندێک کەسێ بەڕێوەبەرە، هەندێک کەس بەرپرسە، دەبێ بەرپرسیارەتەکەی لەو ئاستەدا بێ بەرامبەر بەو کەسانەی کە لێی بەرپرسە، چونکە تۆ زیاتر لێپرسینەوەت لەگەر دەکرێت لە ڕۆژی دوایی ئەگەر تۆ بەرپرسیار بی لە چەندان کەس بەڕێوەبەری فەرمانگەیەکی بەڕێوەبەری گشتی چەند فەرمانگەی و شالیاری واتە مەبەستم وەزیری ئەمەش چەند فەرمانگەیەکی بەس یا سەرۆژ ئەسەر کەواتە تۆ چەند بەرپرسیارێکی گەورەتە بێ ئەوەندە بەرپرسیارتری لەگەر ئەوانەی کە لە گەر بەڕێزدان. بۆیە هیوادارم لە ئاس ئەو بەرپرسیارێتێدا بێ.
دێینە سەر خاڵێکی تر پەیوەندی بە خودی خۆت هەیە، ئەوش بریتیە لە پاک و خاوێنی جلوبەرگت بۆ خۆشکردن و هەروەها تەنانەت ڕیشتاشین یا ڕێخستنی ڕیش ئەگەر هەد بێ لەگەر ستایلی قژت. ئەنی بەڕاستی کەسی موسڵمان بە ڕۆژوو دەبێت نمونەی پاک و خاوێنی بێ لە جلوبەرگە، لە تەنانەت بۆنە و هەروەها لە ڕواڵەت و سیما و دەم و چاو و تەنانەت پۆشینی باڵا پۆشیشە. دەتوانی ڕێکی بێخی جوانی وا بکەیت بۆی بەرامبەرەکەت لێت بێزار نەبێ. جوانترین وشە و پەیو دەربرە لە قسەکردن. یعنی لەبەرەوەی تۆ بە ڕۆژی ئەمە گوتمان بە ڕۆژبوون تەنها دەمگرتن نییە، بەڵکو ئەو کەسانەی دەبێ بزانی ئەم زمانەش لەسی بەکاردەهێنێ. ئەمن گوتم بە هەموو هەستەکانەوە، تەنانەت هەستی بینین و تامکردن و ئەمانش، کەواتە دەبێ ئەو قسانەی کە بەکاری دەهێنیت جوانترین پەیو وشە بێ. لە بەین دوو کەوانە ئەلکەلیمەت و طەیبەت و سەدەقە، کەواتە تۆ دەتوانی بەو شە جوانانە بەو قسە دەربڕینانە بەو گفتانە بۆ خۆت شت تۆمار بکەیت. گیرگرفت و ئاریشەی خێزان و ماڵەوەت مەهێنە شوێنی کارکردنت. بەڕێز تۆ کە بە کەسێکی بە ڕۆژووی بۆ ئەوە نییە تۆ بە ڕۆژووی ئاریشە و ژیر و گرفت و تەنگ و چەلەمە بۆ خەڵک بنیتەوە. لە ماڵەوە چیت هەیە لەگەڵ خێزانەکەت لەگەر مناڵەکانت لەوەی بەسی بێلە مەیهێنە فەرمانگا و شوێنی کارکردن. وە بە پێچەوانەشەوە نابێ ئەو ژیر و گرفت و ئاریشەی کە لە فەرمانگە و شوێنی کارکردنت هەیە بیگوازیتەوە بۆ ماڵەوە. ئەوەی پەیوەندی بە شوێنی خۆیە لە شوێنی خۆیە هەوڵ بە چارەسەری بکە و بیری لێ بکەرەوە چۆن تەشەنە نەکاتن و گەورە نەبێت. خاڵێکی تر کە زۆر گرینگە ئەویش شارەزایت ڕۆژ بە ڕۆژ زیاتر بکە. هەنی بەڕاستی ئێمە دەزانین مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ پێویستی بە زانست و زانیاری هەیە، چونکە زانست و زانیاری ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنایە بەڵاو دەبێتەوە. تۆ ئەگەر لەگەر پێشکەوتنەکانە نەڕۆیت کەواتە بەزی دەمینیت. بۆی زۆر گرینگە ئەو پێشکەوتنانی لە بواری پسپۆری و کارەکەی خۆت هەیە نابێ لێی بەزی بمێنیت. ڕۆژ بە ڕۆژ بیر بکەرەوە هەوڵی خۆ زیاترکردن و خۆڕۆشنبیرکردن و شێربوونەوە بدە. هەوڵ بدە لە گلەیی و گازاندا ناڕەوا خۆت بەدر بگرە. بەڕاستی ئێمە هەمیشە جەخت لەسەر دەکەینەوە کەسی بە ڕۆژوو بوو موسڵمانی بە ڕۆژوو بوو دەبێت پێشەنگ بێ، دەبێت نمونە بێ خەڵکانی تر چاوی لێ بکەن. ئەویش بەڕاستی پێویستە کەسی بە ڕۆژوو بوو بە هیچ زۆرێک گلەیی و گازاندە نەکە کەم کاتەوە. هەنی ئێمە بە شێوەیەکی گشتی وەکو کورد کۆمەڵی کوردەواری هەز دەکەم زۆر بەگلەین، زۆر بە گازاندەین، زۆر بە ڕەخنەین. ڕەخنەی بابەتیانە بکری، بەڵام بەڕاستی ئەو ڕەخنەیە لە سنووری خۆی نەسێتە دەرەوە. یعنی جاری وایە سادەترین شت ئێمە پەیڤە قسێکە گلەیی و گازاندە و ڕەخنەمان لێ هەیە. بۆیە هەوڵ دەین لەو مانگە پیرۆزە لەو ڕۆژانەی کە بە ڕۆژوین ئەم ڕەخنە و گلەیانە کەم بکەین. بەرەزان ئازیزان بە ڕۆژوبانی خۆشەویست بەو ئەندازەیە دێینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا ئەڵقەیەکی تر و بەرنامەی وانەکانی بە ڕۆژوبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. دەڵێن سڵاوی خواتان و ئاشتی خواتان لەسەر بێ، هەر شاد و سەرفراز بێ.